هەمووی خۆشترەوەیە بە دیار بارانەوە دانیشید یەک سێری فیلمێک سێری فیلمکە وانە جا ئەگەر فیلمەکە کوردیش فیلمەکە کوردیش بێ جا بەم بارانەش بچی بۆ سینەما ئەوە بۆ خۆی هەر جەوێکی تایبەتتر زۆر تایبەت ئەمڕۆ بڕۆینە هەمن بم لە جیاتی سەرانی ئەو بەڕێوەبەرانی ئەو سینەمایە ڕۆژی باران تۆزە دەنگی بارانی ژێن مەژوورە بۆ خەڵک گوێی لێ بتۆزە وانە تۆ تەماشاکە ئەو فیلمانەی کە نەزەم ڕامبڵینی هەور چی پێڵەن گرمەگرمی هەوریتیایە لە سینەما دەنگێکی زۆر ئەو ساوندی فێکت و شتانە زۆر کاریگەری هەیە ئەنی بەڕاستی هەستەکەی لە ناو زستانای لەبەرەوە زۆر ئێمە لە دەرەوە گوێمان لێ گرمەگرم و باران و تەرتیباتەکە بێ لە ژوورۆ لە نێو هۆڵەکانی سینەمایەتر بە سێری سەری چیرۆکەکەک وانە جا ئێستا با سپۆنسەری دەستگای میدیای کورسات یەکێک لە فیلمە سینەمای نوێیەکان کە چیرۆکێکی زۆر ناوازە و تایبەت و چیرۆکێکی ڕاستەقینەی کۆمەڵگەی کوردی هەڵبژاردووە و دەستی بۆ بردووە چیرۆکێک کە ڕەنگە باسکردن لەناو کۆڕ و کۆبوونەوەیەکی جرا زۆر جار بەعیبە و نەنگی باس بکرێ بەڵام چیرۆکی فیلمێکە من نامێ باسی کەم چونکە فیلمی باجە یەکێکە لەو فیلمانی کە چەند ڕۆژێکەوە لە شاشەی کورساتەوە لە پلاتفۆرمە جیاوازەکانەوە ئێوە ترێلەری فیلمەکەتان بینی و ئەزانن چەند هونەرمەندی ناوازە و دیار نواندنی تیاکات فیلمی باج ئەمڕۆ مەراسیمی فەرشی سوورەکەی دەست پێکات لە سبەینەوە خەڵک لە سیتی سینەما توانێت بچن بینەر بن لە ئێستاوە هەوڵ بەر مشوری خۆتان خۆن تکتی خۆتان دەسەبەرکەن چونکە کەشواواکە لەبارە بۆی بچن بە خێزانی تەماشای فیلمەکە بکەن و فیلمێکی زۆر جوان و تایبەت کە مای شانازیە خۆشبەختین ئێمە ساڵانە بینین سینەمای کوردی لە شاشەی سینەماکاندا فیلمی کوردی هە بەردەوام نمایش دەکرێت ئەم منافەسەی پێمان خۆشە هابێ خۆزگە هەموو دەرهێنەران منافەسەی وهابوو ساڵی نەک تەنها چەند فیلمێک سەدام فیلم لە نێو سینەماکانی کوردستاندا نمایش کرا پێویستمان بۆ نەبایە فیلمی دەرەوە بۆیە فیلمی باج ئێمە ئەمڕۆ قسەیەکی لەسەرەکەین باس لە ناوەڕۆکەکەی باسی کەمێک لە چیرۆکەکەی ئەو پەیامەی کە هەڵی گرتووە ئەو ستافی کە کاری تیاکراوە ماوەی چەندێک سەرقاڵ بوون لە بەرهەمهێنانی فیلمەکە بۆ ئەو ئەکتەرانی کە تیا بەشدار بوون چەند توانیانە ڕۆڵەکانی خۆیان بپێکن هەموو ئەمانە زۆر بەڕێز کاک دیاکۆباییس دەرهێنەری فیلمی باجمان لەلایە وەڵامی پرسیارەکەمان نەداتەوە کاک دیاکۆ بەخێر بێت زۆر بەخێر خزمەتتان لێکەین سپاس بۆ ئێوێ و سپاس بۆ کاراڵ جوارەکەتان زۆر سپاس تا پێم خۆش بوون لەلایەن خۆم و ستافەکەمەوە هەڵ خەمی خۆمان بۆ شاری چەمشەماڵ دەرببڕین هیوادارم کێشەکانیان هەرچی زووتر چارەسەر بکەین و لایەنی پەیوەندیدار بەدوایانەوە بچن ئەمەش بۆ هیوایان دەست خۆش بێ کاک دیاکۆ باج ئەمە باجی چییە؟ ینی بۆ باج بۆ ناوتان ناباج باج بەس فیلمێک نییە کاگاری باج دەرسی ژیانە یای ئامۆژگاریەکە بۆ هەموومان یای زەرورە ببینین بۆی کە بزای ئەگەر ڕێگای کە بە غەڵەت دابڕوە ئەنجامەکەی دەبێتە چی باج دەتوانێت پەروەردەی غەڵەت ئەنجامەکەی بەرێ بۆ چۆ باج دەتوانێت باوکێکی خراپ یا قەرارێکی خراپ کە بیدا بیدواتە چۆوە با چیرۆکێکی ڕاستەقینەیە کە خۆتان باسا کرد زۆر جار هەیە لە کۆڵگادا بەردێکی لەسەردار دەین کە عیبە باسی مەکەن ئێمە کاتێک دەستمان بۆ پرۆژەیە برد زۆر کەس پێی دەکتم مەکە خەتەرە ئەو شتە باش نییە دەستی بۆ دەبێ بەڵام من نەیبم جەنابەت نێبێ کاگاری ئەو چیرۆکە کێ باسیکە ڕاست ئێمە دەبێت بە نوعێک بڕۆینە پێشە کە کۆڵگاکەمان ئاگادارکەینەوە لە مەترسی زۆر گەورە باش جاری وا هەیە ئافرەتێک یا خاتوونێک شتێکی بەسەر دێوەری دەڵێن باسی مەکە عیبە دمکوت دەبێ ئێمە هاتووی ئەو ڕێگایما پیشان ناو کرد دمکوت بوون باش نییە دەبێت چارەسەر کرێ نەبی شارینەوە باشە کاتە کاکە دیاکۆ تا چەند کارە هونەریەکان و بەتایبەتریش قسە لەسەر فیلم بکەین ئەتوانێت پامی کۆمەڵگایەک بگەێنێت بۆ نمونە ئێستا ئەم بابەتی کە بەڕێزت باست لێوە کرد ناوەڕۆکی ئەم فیلمە لە چیرۆکێکی ڕاستەقینەوە وەرگیراوەواتە لە ڕێگای منێکی هاوڵاتی لە ڕێگای بینینی ئەم فیلمەوە چیم پێگا چۆن ئەتوانین پەیامەکە بە من بگەێنن فیلم کارزانەوەی بێحەد گەورەی هەیە جاری وهەیە لە وڵاتانی دەرەوەی خۆمان بینی ومانە فیلمێک توانوێتی یاسای وڵاتێک بگۆڕێ ڕاست توانوێتی یەکدا لە خاڵە گەورەکانی وڵاتی بخاتە ڕووەوە قسەی لەسەر بکردرێ و چارەسەر بکردرێ فیلم دەتوانێت بەش بە حاڵی خۆی پەروەردەیەک بێ بۆ کۆمەڵگە
يعني ئێمە دەتوانین ئەو خاڵانی وە شاردراوەتەوە بینین بە واقع شاری خەڵکی دێ جاری وایە قسەیەکمان بۆ دەژێڕنەوە تا بیبینین جیاوازە ئێمە زۆر کتێبمان هەیە کە کاردانەوەکەی کاتێک گەورە بووەتەوە کە کراوە بە فیلم کە بە سوورە خەڵک بینیوێتی بۆ هەموو کاتێک قسەیەکی کۆنی شێ ئەوەی وا بە چاو دەیبینی لە چۆ ئەوی وا جۆر لێ دەبێت لە چۆ بۆیە فیلم دەتوانێت مەسێجی زۆر گەورە بگێنێ دەتوانێت کاردانەوەی زۆر گەورەشی هەبێت لە کۆمەڵگادا تەنانەت تا ڕادێک کە قانونی وڵاتێکیش بگۆڕێ کاک دیاکۆ ئەم چیرۆکە سەرەتا چۆن دروست بوو سیرانەسەکەی کێ بوو و چۆن بیرتانەوە کردەوە بەڕاستی خەجوراتی کشیەوێ دەستبەری بۆ هەندێک لەم بابەتانە ئەو جورئەتە لە چۆوە هات وڵا ئەو جورئەتە لەوە هاتوو کە پێناسەی هونەرمەند کە بکەی هونەرمە قرار نییە دنیایەکی پەمەیی بشاری خەڵک بزان ڕاست دەبێت بڕوا بە دوای ئازاری خەڵکەوە چونکە بەشێکە لە خەڵکەکە ئەو جورئەتە لێوە هاتوو کە ماگە خۆم بە هونەرمەند بزانم یا هونەرمەندێکی بچووکیش بم لە کۆمەڵگادا دەبێت حەول بۆ بدەم ئازاری خەڵک بشاندم چیرۆکەکە ئێمە حەدەسەکەی خۆم لەگەڵ کارکتەر ڕاستیەکەی دانیشتوم قسەمان کردو ئەکرێت شتێکی باسکەین سپۆیلی نەکەین بە شتێکی باسکەین بۆی ببینەر بزانێ کە ئێمەڵێن ئەم چیرۆکە بڤە بووە دەستی بۆ براوە چییە؟ کاگاری ئەو چیرۆکە ئەو نەغامزە دەتوان حتا بەشێکی گەورەی چیرۆکەکە کە دەزرێژی باوکی خێزاکە بەسەر کچی خۆیەوەتی باسی کرد حەدەسەکە باز لەوە دەکات بەس ئەو نەهێنیە کە ئێستا دەتوان بڵم سەدا بیستی بابەتەکەم داوە بەدەستەوە واتە لە فیلمەکەش لە سەدا بیستی توانیتە لا ئەوەی ئێستا باس لە ئێستەیە سپۆیلی ناگەین فیلمەکە لە ساعسەیە ئەو چیرۆکە گەورەیە تا سەدا بیستی حەدەسەکانە ئەوە پێویست دەکات بیبینن تا بزانن کاردانەوەی دایک باوک منداڵ و تەنانەت کەسانی کە هاتوچەی بنەماڵەیەک دەکەن چییە؟ باشە بۆ نمونە ئەنجامدان و نمایشکردنی فیلمێک کە لە چیرۆکێکی ڕاستەقینەوە وەرگیرا بێ لەگەڵ فیلمێک کە چیرۆکەکە ڕاستەقینە نەبێ چ جیاوازیەکیە کاک دیاکۆ؟ جیاوازیەکەی لەوەدایە جەنابەت دەتوانێت خۆی تەدا ببینیەوە چون بەشێکە لە کۆمەڵگاکە چیرۆکی ڕاستەقینە ئێمە ئاسانتر دەتوانین لینک بین پێوەی تا چیرۆکێکی وەهمی بێ خەیاڵی بێ زانستی بێ ئەکشن بێ مثلا فیلم هەیە یەک کەس دەچێت لە 100 کەس دەدا بەڕاستی بنێکی بۆ جەستەوە قەت ناتوان خۆم لەو کارتەرەدا ببینمەوە بەڵام کە کاتێک باسی حەدەسێکی ڕاستەقینە دەکردرێت چیرۆکێکی ڕاستەقینە ئەگەر پاڵەوانی بێ ئەگەر حەدەس بێ ئێمە ئاسانتر دەتوانین خۆڵایی تەدا ببینیوە چون واقع ئەشەکان بۆ ئەکتەرەکانی ئاسانترەوە نییە بگێڕن دەتوان بڵم لە بەشی خاڵی نواندنەکەدا قورسترە چون دەبێت حەقی خۆی پێ بدرێ باوەێک لەوە پێش فیلمێک کرابوو چەند ساڵەوە پێشش لەسەر کۆکەی سەدام کرابوو بەس حەقی خۆی پێ نەدرابوو ئەو کارتێ ئەو نەقێزەون نەبوو ینی ڕخنەیەکی زۆی بەرڕوو بوو واتە بۆ نواندن قورسترە کە چیرۆکێک لە ڕاستەقینەوە وەرگیرە دیاکۆ پاڵەوانی ڕاستەقینەی چیرۆکەکە وتە دانیشتم لەگەڵ ئەوانە فیلمەکەی فیلمەکەی بینی چیتان بینی لە چاویە ینی خۆی بینیەوە لە نێو فیلمەکەی ئەوانە ئەمە بۆ تاقیکردنەوە تێستەکەی کە چەند کەسێک لە مەمەسیلەکانی خۆمان دانیشتن سەیریان کرد زۆر سیر بوو کە فیلمەکە تەواو بوو تا 5 دقیقە بۆ 10 دقیقەش هیچ قسەیان نەدەکرد من وەکو مخرجێک کەوتبوومە گومانەوە نەکا خراپ بوو نەکا ئەو شتەی وا دەبا دەبام نەمداوە حەقی خۆی پێ نەداوە قەلەق بوو بزەبت تاسا بوو برایان قەت تەسەورمان نەدەکرد وا دەرچێت وە مەسەیجەکە ئەو نە بە جوانی بگاتێ مەسەیجەکە زۆر جوان گەیشت بووە ممەسلە ڕئیسیەکان دوای شۆکەکەیان دەستیان کرد بە گریان و پێیان خۆش بوو باشە ئەمە بۆ کارکتەرەکان بەس پرسیارەکەی ئاری بوو کە سەڕاستەقینەیە بوو کە تۆ لەگەڵ یا دانیشتی بوویت کە چیرۆکەکە بەسەر ئەوە هاتبوو ئەو بینیوێتی فیلمەکە نەمانتوانی لەگەڵ ئەو دانیشتیلەوە بۆ بینینەوەی چونکە حتما نەیبینێت بەتاکید دەیبینێ بەس هیوادارم ئەو خودی شخصە ڕئیسیەکە کە ناتوانێت بیبینە ڕئیسیەکە لە سجنە باش وەلی کەسەکانی چواردەوری دەتوان بیبینن تەنانەت یەدا لە کچەکانیش کە تڕیلێرشەکەی بینی بوو تەلەفۆنی کرد بوو زۆر گریا بوو زۆر هێنی کرد بوو و هیوادارم
داهاتویان لێرە ئەعلامی کەم ژیان بەردەوامە ئێمە دەتوانین لە سفرەوە دەست پێ بکەینەوە قەت نابێت بەڕابردوو ژیان بکەین بە هیوادام هەر لێرە ئەعلامی دەکەم بۆ خاتوونەکە بەردەوام بێت و ژیانی خۆی بەرەو پێشەوەر باشە چه ئەکتەرێک ڕۆڵەکەی لە هەمووی قورستر بوو هەستا کرد کارەکەی لە هەمی سەختتر بوو هەر خاتونەی وا ڕۆڵی ئەو کچەی بینی ئەوەی ئەو بەڵێ ئەو زۆر قورس بوو چونکە کارتێک بە هەڵبژار بوو خێزای خۆ بە حاجی ژن ئەو هەڵبژار بوو شانیا خان خۆی کەسێکی زۆر ئارام بێدەنگ لەسەرخۆ ڕۆژە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لامان میوان بوو بەڕاستی وایە خۆی زۆر لەسەر خۆیە زۆر لەسەر کارتێکش بۆ هەڵبژار بوو کە دەبا تەقیلەوەی ئەحساسی زۆر تێدا بوو تووڕەبوونی تێدا بوو پەلاماردانی تێدا بوو وە لە خۆی زۆر دوور بتەرات کە وێلەگرتن تەوابوو نزیک بە 10 ڕۆژ 12 ڕۆژ قۆرگی ئاوساب و فەقیرە و هەر خەیەکی دوکتور و ئەوانە بووی تا بتوانێ عیلاجی باشە کاک دیاکۆ لەسەر چ بنەمایەک تۆ ئەکتەرەکان هەڵەبژێری بڵێ ئەم کەسە بۆ ئەم کارەکتەرە باشە چی بڕیار لەسەر ئەوایە لای دەرهێنەر یەکەمە خۆی دەبێت شایانی ئەوە بێت کە بێتە سەر ئەو ڕۆڵە من هیچ کەسێک لەبەر ناوبانگی هەڵدەبژێرم لە لەبەر فێس و دمچاوی هەڵی دەبژێرم لەبەر تواناکانی هەڵی دەبژێرم کاتێک ئێمە بەرهەمێک دەوانێت سازکەین دەستی پێ دەکەین پرۆڤە دەکەین بۆ هەر مومەسیلێک بۆ هەر کارتێ من 3 هەڵبژاردەم هەیە 2 هەڵبژاردەم هەیە و منافسە دەخەمە نێوان خۆیانەوە ئەوەی وا باشتر بتوان دوان بکە ئەو هەڵدەبژێردرێ چونکە من لەو قەناعەتەدا خەڵکی شاری سولەیمانی لە ڕووی سینەماوە زۆر دۆڵەمەندن ئێمە کاتێک بۆ کردسەری مێژووی ئەو شارە دەکەین 3-4 سینەمای تێدا بۆ بەردەوام فولیش بوو و بۆچی تۆراون ئەوە غەڵەتی منی مخریجە کە ئەوانم تۆراندۆ و ئەو ڕۆ دەبێت تەواوی حولی خۆمان بدەین ئاشتیاکەینەوە لەگەڵ سینەما بەچی ئاژدەبنەوە بە کوالیتی باش بە نواردنی باش بۆیە هەڵبژاردنی مومەسیلەکان زیاتر لەسەر تەمسیلیان و لەسەر حولی خۆیان باش ئەو ئاشبوونەوەی بە ژمارە ئابێت بە ژمارەی فیلم ینی بۆ منە پێما بێت فیلمی هیچ لەگەڵ منهۆڵ لەگەڵ باج هیچ جەنابتان بەڵسێکانوانی ئستافەکەدانن لە ماوەی ساڵێکا خۆشبەختانە خەرمان بەرەکەت ئەمە شتێکی خراپ نییە لە سینەمایە لە ساڵێکا 3 فیلمی سینەمایمان هەبێت جگە لەواچە لە ساڵێک باشە جگە لە فیلمی تریژ لەواچە فیلمی کەش هەبێ ئاگادار نەبین چەند گرنگە بە ژمارە نەبێت تەنها بە کوالیتیش بێ ینی لە ناوەڕۆکی و چیرۆکی باش سیناریۆی باش کاگاری ئێمە پرۆژەی یەکەم فیلمی هیچ خۆم لێرەوە قبوڵی ئەو شتە دەکەم کە خەلەلی سەوتمان هەبوو بەنمونە لە فیلمی منهۆڵدا ئەو خەلەلەم نەهێشت و لە منهۆڵدا ئەگەر خەلەلێکم هەبوو بێ بخاولەم کردو لە باشدا لەوان بێ و ئەو شتەی وا ئێستا بە جەنابت دەڵێم تەنانەت لە سینەمادا بەرچاو کەوت و کەسانی شارەزا کە هاتن فیلمەکەیان بینی تیان بەڕاستی تەتەورێک لە نێوان ئەو دوو فیلمەدا بۆ ئەو فیلمەدا هەیە ئەو قسەی جەنابت تەواو من ئەر ساڵی 20 فیلمیش بدەم کوالیتی نەبێ یا بەرەو پێشێمان نەبا بینەر ئاش ناکاتەوە یعنی ئێمە کە کاتێک باسی نەبوونی سینەماکەین وڵێن فیلممان کەمە تەنها بە ژمارە نابێبینە پێشەوە بزبت بە چیرۆک بە تەمسیل بە کوالیتی ئێمە لە ڕووی تەکنیکەوە دەتوانم بڵێم کوردستان لە ڕووی تەکنیکەوە هیچ شتێک لە هالیوود کەمتر نییە یعنی ئێمە ئەدەواتێک ئەوان هەمانە ئەویسم بکەم بە پرسیار بەڕاستی بڵم لە ڕووی تەکنیکەوە ئێمە لە کوێین لا هەمانە بەس کێشەکە لەوەدا ئێمە کولتورەکەی لە لای سینەماکەکە بەخۆمەوە ئێستا نەگەیشتوێتەوەی کە کوالیتیەک پێشکەشی بینەر بکەین کە بینەر ئەو 1 ساعت و نیوەی وادێتەوێت بوتعی لێ ببینەوە لە خوا بە زیاد بێ ئەو سێ پرۆژەیە توانیمانە ئەو هەنگاوە هەڵێنین و هیوادارم لە ساڵەکەی داهاتووشدا بتوانم ئەو هەنگاوە هەر بەرەو پێشە بەرم کە شەرمەزای بینەر دەبم باشە کاکە دیاکە تۆزێک باسی کاتی وێنەگرتن و پشتی کامێرە ئەم بابەتانەمان بۆ بکە لە نێو فیلمەکەیە چەند ڕۆژتان پێچوو بۆ وێنەگرتن لۆکیشن کوێتان هەڵبژارد ئەو ڕووداوانەی کە لە پشتی کامێرەوە ڕوویاوە چی بووە؟ وەڵا ڕۆژاوەکان کە کاگڕزگار باهیر کاتێک کە تەمسیل دەکا پرۆڤە دەکا خۆشی دەزا پرۆڤە بەلای منەوە زۆر گرینگە ئەوار بەڕاستی سەری کەچەڵ کردووە؟ باڵێ یامە مەیکەپ لا کەچەڵی کرد بەڕاستی سڵامە بە کاگڕزگارێ زۆر زۆر باشە یعنی ئێمە لە فیلمی هیچدا
کێشیمان بردە سەرێ لە بەنهۆڵدا کێشی دابەزاند لەو ئیشەدا بە هەمان شێوە ڕۆی وەقاعی ئاسن و کەمەکردی بۆ خۆی دەکرد و زۆر بە دووادا چوونی بۆ دەکات کاری ڕزگار دەتوانم بڵێم لەو ئەکتەری دەبێ وا پێ بەڕاستی هەر ئەوە بۆتە هۆکار کە ئێستا هەلێرە ئیعلامی دەکەم کە بۆتە ئەکتەرێکی ناودەوڵەتی ئێستا هەڵیان بژاردوو بۆ تەمسیلێک لە دەرەوەی وڵات لە نێوان پۆلۆنیا و هۆلەندا ئەویان وەکو ممەسیل هەڵبژاردووە جێی شانازی بۆ هەموو کوردێک بەجددی خۆشە کە ئێوە بڵێ ممەسیلمان هەیە ناودەوڵەتیە جا باسی ئەوم دەکرد کار ڕزگار کە حیماز دەیگرێ کار ڕزگار باهیر دەخاتە ئەولا دەبێتە سیروان ئەو ڕۆژانی حەمەجەزا بریندار بوو شەونە محەممەد بریندار بوو شانیا بریندار بوو کە دەچێتە نێو ڕۆڵەکە لە هەمویانیدا لە هەمویانبەڕاستی لە هەمویانیدا بوو هەمویانی شین و کەوتر بووە ینی کار ڕزگار کەمێک لەسەر خۆتر بەخوا بەدەست خۆم نییە دەڕۆمە نێو ڕۆڵەکەەوە ناتوان بێ بەزەرێ جوانە ئەمە جوانە خۆیەوە گونجانێکی جوانە لەگەڵ ناوڕۆژ توای خاتونەکان هاتن یارکوت بەرچیلت دەدەینە لە قتەیەکدانێ بە حەومان لە ڕزگار دەین تۆڵی خۆمان بکەینەخوا ئیدی لە قتەیەکی هەبوو لە سجن لی دەدەن هەمویان هاتبوون دانیش بوون بەز ئەو لە قتەیە ببینین خۆڵی خۆیان ڕۆڵیان نەبوو ئەو ڕۆژە بەس هاتبوون لە قتەی لێدانی کار ڕزگار ببینین بڵێ سورکایی دڵمان بێتەوە جوانیشانی لە دنیا شابە بزانم ئەکتەر هەیە بەس ڕۆڵە خراپەکانە بینێ وانە بەڕاستی ئەمەش بۆ خۆی خەڵاتی گەورەی لەسەر لە دنیاەوە بزانم وانە بزەوە چون بەرز و نزمی لە تەمسیل لا بێ حەزۆر چونکە فەیس و ئەدا و بابەتانی قورسە بەڕاستی تۆ بتوانانی ڕۆڵی کارکتەرێک بەرجەستە بکەی کە دوور بێت لە شخصیت و کەسایەتی خۆتەوە بەجددی تەمسیلی کار ڕزگار ینی دەتوانێت بەڕئی من لێرە ینی دەتوان بڵم لە زارکۆ ئەو لەختانە دەربێنن و قسەی لەسەر ڕاست چون بەڕاستی تەکنیکی باشی تەدایە نوادنی باشی تەدایە جوڵەی دمچوی زۆر باشی تەدایە و ئەو ڕۆڵە نەگەتیڤە بەس ینی احترامم هەیە بۆ ممەسیلەکانی کە هەمویان زۆر باشن بەس ئەو کارتە بۆ کار ڕزگار دەگونجە چەند ڕۆژتان پێچوو بۆ وێنەگرتن کار ئەبێ تەقریبی 17 ڕۆژێکمان پێچوو باشە لەگەڵ کام لە ئەکتەرەکانە زۆر ماندوو بووی زۆر هیلاک بووی حیوارەکانە زۆر پێ دووبارە کردەوە گلەیشی لێ بکە گلەیشی لێ بکەین لا ئێوە چون من ڕائێکم هەیە کە دەڵێم لە لای جیلە ئاڵتوونیەکانمان ممەسیلی تازەش دێنم دادەنم کە ئەوە ڕێگایەک بێ بۆ ئەوان هەم بۆ بینەر دمچاوە تازە ببینێت و ماندوو نەبێت لە ڕابردوو و هەم توانین جیلێکی تازەش پەروەردەکەین ئێمە پێویستە بە جیلی تازەیە جیلە تازەکە هەمیشە ماندووبوونیان زیاترە تا بێنە سەر سکەی خۆیان و بتوانن شان بەشانی ژیان برای خەیات تەمسیل بکە شان بەشانی ڕزگاربایی تەمسیل بکە شان بەشانی شەونە محەممەد یان کەیوان سەڵاحەتی بێنە تەمسیل بکەوە جیلی ئاڵتوونین کە هەموو بیرەوەریمان هەیە لەگەڵیان بۆ ئەو جیلە تازێک کەمێک ماندووبوونی زیاترە لە چاو جیلە ئاڵتوونیەکە باشە ئەمڕۆ مەراسیمی فەرشی سوورە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات و ئەمڕۆ بۆ میوانانی تایبەتەوە تا بۆ ئەوانەیە کە بانگێشکراون لە سبەینەوەی تر دەسەکرێت بە نمایش ئەمڕۆ چییە گوزەرێ باسی چی ئەکرێ مەراسیمەکە چۆنە باسێکمان لەوە بۆ بکە ئەوڕۆ میوانداری کەسانێکی دیاری شارەکە دەکەین کە هەر وەکو ڕێزێک کە ئەوان چەندین ساڵە چالاکی هونەری خۆیان هەبوو ئێمە ڕێز لەوان دەگەین و پێمان خۆشە ئەوان لێ بەشدار بن وەکو یەکەم کەس بێن پرۆژەکە ببینن ڕێی خۆیان بڵێن و ئەو فیلمەکە بنێرنەوە بۆ دەرەوە کە بینەکە بە دڵگەرمیەوە بێن چون کاتێک کاگئاری دەڵێ فیلمێک باشە کەواتە ئەو کەسە کرێدیتی خۆی هەیە بینیوێتی و ئەوە بۆ خەڵک زۆر مهمە کە لە دوی کاگاری و جوان لێ کاک دیاکۆ من دایمەن ئەو دەرهێنەرانی کە خەریکی فیلمن پرسیارێکیان لێکم ئەڵم چ ڕخنەیەک بۆ کاک دیاکۆ بۆ دەرهێنەر مهمە ڕخنەگرێکی سینەمایی یان ڕخنەی بینەرێکی ڕخنەگر وەڵا ئەو قسەیە زۆر باش بوو کاگاری باست کردێلان لە کۆمنتەکاندا یا لە پۆستەر تەنانەت پۆستەرێک دابەزیوە خەڵکێکی زۆر دەدەڵ کۆپی ئێرانیە ڕخنەیەک دەگرێت یانی مەسەرەن زۆر نامەنتق ینی بێ بنەما ئێمە باوەیەک لەوە پێش لەگەڵ کاشوان عەتوف داریش بووم باسی ڕخنەکانی خەڵکی دەکرد کە لەسەر ئەوە
من بۆ خۆم پێم ناخۆشێ بە هەرچی بەلێڵ پیا بیرەوەریمان ساز کردو کۆڵەوەک فیلمی جوانی هەبوو کۆڵەشتی هەبوو بۆ لەبێ چاومان من و قەین و حجوم بکەین لەسەر کەسێک بێ بنەما ئێمە تەنانەت ئەگەر کاگاری فیلمەکەشمان کۆپی ئێرانی بێ ئەگەر کە دەڵم وان نییە بەس ئەگەر واش بێ زۆر شانازی بە خۆم دەکەم کە توانیوە بگەم بە ئاسی سینەمای حوتەمی دنیا وانە زۆر مهم بە منستمەوەی ئەگەر کۆپیش بکەین ینی ئێران خۆ وڵاتێکی زۆر گەورە و لە بواری سینەمایە هەچی خەڵەتە ئیبن بەڕاستی وانی ئێمە بتوانین ئەگەر منافەسی فیلمێکەوە بکەین زۆر مهمەکەمە بتوانم ئەو هەنگاو گەورەیە بڕی بێ بۆ ئەوە وەکو ڕەخنەدی باسی دەکەیت ئەلان خەڵکە بوو لە فیلمی هاتوۆتە باسی سەوتی کردو خسوومەتە جۆمەوە و بۆیشی داات و ئەلاوە ئیشەمان ستافی فیلمی پێستی شێر لە ئێرانەوە هێناو من دیزایانی سەوتیان بۆ کردوم دەنگ هەڵگیریان بۆ کردوم کە کوالیتیەکەمان ئەوجار بە دڵی خەڵکەکە بێ ئەگەر ڕەخنەیەک بێ من بەرەو پێشێ بەرە دەیخەمە سەرسەریشم بۆ هەر ڕەنگە فیلمی وڵاتانی تریش کە ئێستا زۆر ناوبانیان هەیە بەرهەمی وڵاتێکی تریان هێنابێ و بەم شێوازە دەستیان پێکرد بێ ئێستا کاوە ناوبانیان هەیە بۆ ئێمە بێت شانازی بە هەموو بەرهەمێکی ناخۆی و بکەین وەنیە من دەڵە بەتاکەی دوایە بەس ئێمە حتا لە کۆپیش دەکەوت چیرۆکە کە هی و شارەیە جلوبەرگەکە هی و شارەیە بۆ بەسەر ئەو بە پۆستێر تۆ قەرارە دەدەی ئەوە لەوانەیە من گوێی دەدەوێت بەڵام مخرێژێکی کە پێی ناخۆش بێ یاری ساردی کاتەوە دوای چۆ دەڵی فیلممان نییە کاکداکۆ چەند ساڵە پێش ئێستا بۆ نمونە کامێرەمانیان لە وڵاتێکی ترەوە هێنا مۆنتاژ لە وڵاتێکی ترەوە هاو چوزانم جەماعەتی ڕووناکی لە شوێنێکی ترەوە هاو ساوند دیزاین لە وڵاتێکی ترەکرا ئێ باشە ئێستا هەمووی لە وڵاتێکی خۆمان ناکە زۆر ئەوە بۆ خۆی جێگەی شانازی زۆر باشە ئەلان بە دەگمەن هەیە شتێکمان نەقسان بێکم پێویست بکچین لە دەروی وڵات بێنی تەنان ئەو پێستی شێرکردەوە دەیکاگیری پێستی شێر کوردە ڕاست کارسەیوان سڵام هەیە لێرا بووی ئەو خۆی یەکدا لە باشترینەکانە تەنان لە سینەمای ئێرانیشدا بێگومان پێستی شێرژە و سەرکەوتنە گەورەی بەدەستێنا بەڕاستی ئەومان هێنا بۆ دەیکاگیریشەکە و بۆ دیزایانی سەڵتەکەشتە زۆر باشە دەست خۆش بە کاکە دیاکۆ سپاس بە هیوای کاری زیاتر و کاری باشتر ماندوو نەبی دەستە خۆشکاراڵی کورسات بۆ پشتگیریەکە زۆر سپاس لەیسەوە بە تامەزرێەوە باش باس کردو هانی بەڕاستی حەزمە کردوای بەرنامەکە بچماتە باش دەستە خۆش خۆشی